داوید و دانیل دو کوراپن هف کوج هفت سالی خواه دست به ورزش کرنه به هفره مزن بونه به هفره سرکتنه یکی بویا شابونه هر دویا و شکستنه یکی جدیسه بویا خمگینه هر دویا باید هاخا بوکسور بوم و دید چمان کیک بوکسینگ میشه دست بکر دستالی و من چوسر کیک بوکسینگه باشی ساله که دمان بر از بوم چمپیون جورجیه و ایدی دستال است ترینینگ دکم ورزش دکم کره آپمن داوید ایده دچار سر کیک بوکسینگه زاورن شارد کر مجید خاص چاواوی شارب کرا دیپلم مجی هبونا مدل مجی هبونا و داوید روزه کی غازی مکرم توای چونه مجول دبون و ایده دستال توای مجول دبون کیک بوکسینگ بری 10 سالان داوید و دانیال هاتن ورزشخانه من و پشتی ساله که هر دو بون شامپیونین گرجستانی پاشه اول تورنووایل ارمنستان بسرکتن و پیرجی گلک شامپیونین دن سالا 2019 هن داوید بو شامپیون جهانی و دانیال جی جه دویمین گرد کینگ 12-13 سالی بوم سیدی سه چهار بوم چمپیون جورجی مرا پاشی گوتن و کی پاشناوی خا بوگویزینم دانم سر گرجی هاگیت خازم اصلا پیشه لیمن هینگ گوت نه از کردم پاشناوین ویا کردیابه باشه مکتا تیم جورجی و ایده از 10 سالی تیم دانم کینگ 14 سالی بوم ام چونه ایتالیا شهر میلانه و رامستان چمپیوناتی دنیای کینگ داوید دردکت سر تورنامنت اجی کلکاوی بوم بونامن اما تشتکی صاف مزن بود چونکی ایموسی من فکر من چاو جم داوید بو مشتری اشار دکم و از صاف شده بوم کینگ داوید جه که دگرت و دبر تورنامنت کی من هبو کی داره تقریبا داوید تفهم شرکرا لیمن کاشخا هم مزن کر و از در باز بوم کاشا مزن کی داره داوید ایدا شرخا ایدا تف گدا گیدن شرد کر و من تف گدا گیدن شرد کر حواله مزافنه بری هبو 5-6 سال پیش ده هبو برکی 30 هبون 20 هبون نسابون و توام زاف قایم بون توام چمپیون جورجیه بون و گلک مرورندن حتی ایروز از توان کنتاکت کردم کرد زاف نینن نجی کیت بوکسینگ دا نجی فوتبال دا از تفکرم وقتی گرکی کیت بوکسینگ دا جی فوتبال دا جی سپورت دا گرکی زاف کرد هستن چونکی به سپورت به کیت بوکسینگ به فوتبال به کاراته به بوکس امتکارن دنیا را نشکن که کرد گلک حوالین من این کرد هنا از بکردار مزن بوما دجوانتی دا مبهور راهنان دکر تورا از بچکی بکردی جید زانم بره لخه گورو واره گورو много были у нас очень хорошие спортсмены گلک ورزشفارن خورد هبون کردا هن جوان 10 جاران بوبون شامپیونن گرجستانی روزی بلی 10 راس من var ki ise 4 سال پیش دیدی دست بکر بلنکم فلاگ کردا çünkü az xazım ve ki vezdini bu vine ve ki az kurdum و حزدکم ملت خا شهر خا نفرمه من هم کرنه پیشگر کی قدر ملت خا بگری کی داره وقتی از پیش کردم باشی از گرجستان بومه و بنامن صاف قدر کی مثلا که از دکارم گرجستان داشی شهر دنی داشی ولایت دنی داشی علا کردا بلند کن მესამედა მე როგორც ვფიქრობ გადამწყვეტი რაუნდი კინგმა ფიასიავა კი ოპონენტი მან თურქა მან ბო ისტორია მევა კი თურქ გალაკ ხუდადუკოჟან მან გალაკ ხასთ ვა კი მან სერქატა მაგრამ ეს და ლოუ კიკები გაჩეკა დავითმა და შემდეგ ძალიან კარგი ლოუ კიკი დაუბრუნდა ვავზანოვა კი ას ქორდამ პეალა ქორდადერტე უ გალაკ ჩათამ ბუ მე შარკარ სე რაუნდ უ პაშე მან ჰლდა მან სერქატ მე კინგ ხალას კარას გალაკ შაბუმ باشه ماکینگ درکت دیدیم مرا دجاوی که اوجی کرده تا کرده تام خورده گله کرنبو مت حوالی کرد گفت وری جمع مجید گفت وری کینگ به جورجی مرا بیجم
გამარჯვება საქართველოსის შედა. ნაკა პლანი მანდანე ჰავინე შაირე გურჯისტანი და ბათუმი ეზო კორეაპეხა ემი შარკან ორგანიზაცია IFC და კიდერემ დისა დერბეკი ბკარბან ალახაი ქურდა უალა გურჯისტანი თავი ბლანდკა Ջամն հայ յանզդահավ կեմբեր ու մեհ ավգուստե ջամեդիսը հայ տուրնամենտ Բաթումի օրգանիզացիա IFC ու այս գալք բխազում եկի ուրաժի կեմբեր հլդում բում չեմպիոնի դնե այս գալք բխազում եկի դերբեկես շարքամ Քուրդիստանի սեր արդիմե ու եկի թվում դնի բուվին եկի Քուրդիմե ժիզախայնը